لە کوردی کە پێ دەڵێن کەڵە شاخ ئەو شاخانەی کە دکتۆر دەستی بوو ئەمە کاتی خۆی بۆ ئەنجام درراوە بۆی ناوەکەی داوە کەڵە شاخ. ئەگەر بینیتان پرۆسەکە بە چەند قۆناغی دەڕوە تەمان پێشی ئەو کەسە بێتە ژوورەوە حتمما پێشتر دەبێت تۆ ئاگادار بی بزانە پشکنین بۆ کردووە فەحسەکان بۆ کردووە چ کێشەی هەیە چ گرفتی هەیە ئایا لەو کەسانەیە کە دەبێت کەڵە شاخ نەکە کە هاتە ژوورەوە بە قۆناغ شوێنی سەری بۆ تاقیم دەکرێت. تەمان ئەمە یۆد بەکاردێنین کوحول بۆ دەستی خۆمانە بڵێن نۆرمە سەلاین پاش پاککردنەوەی پاشان ئەو مەحلولە بەکاردێنین کەوا ئەلۆ ڤێرای تێدایە بۆ برین و سوتان بەکاردێ خێرایی شوێنەکە قەپات دەبێت پاشان ئەو گۆزە کە معقەمە و پلاستەری پێوە لێدن ئەوە کورتەی کە پرۆسەکە دەکرێت. ئەوەم بۆ باسکە چۆن دەیکەن ئێستا زانیت ئەمانە بەکاردێنین زانیمان تەواو بەس چۆن دەیکەین ئەمە چییە ئەم شوشەیە چیە کە لەسەری دادنێ لە کوێی دادنێ ئێستا ئێمە ئەوە کە ئێستاوە ڕای دەچێشی چی دەکات ڕاشیشانەکە ئێستا ئەمە هەم سڕ دەبێ هەم بینەوە ئێستا لێ دەگەڕێن هەتا دەگاتە قۆناغی ئەوەی کەواتە یەکەم شت ئەوە بوو کە جوان تاقیمتان کرد ئەمە زۆر گرنگە. پاشان ئێستامە تاقیمی یەکەمە باشە تاقیمی دووەم کە کاسەکەی کوپەکە لێ دەکاتەوە جارێکی تاقیم دەکرێتەوە بە یۆد باشە پاش ئەوەی کە وشکت کردەوە جاری بڵێن سێم بریندار دەکرێت برینێکی خەفیف گوتمان بە شکلێک بە ڕادەیەک ئەوە کەوا نەگاتە ئەوەی کە دیواری مولولەکانی خوێن ببڕێ بەس بە ئەستەم تەبەقەی یەکەم زۆر بەتەنکی باشکە ئەینجا تۆ کە برینەکە وردەکەت کرد ئەم خینە وردە دێت دەرەوە کە گەیشتە دەرەوە بینیتان لە قۆناغێک دەوەستێ کە وەستا لەسەرەوەی ئاوێکی زەر دەردەچێت کە پێ دەڵێن پلازما گەیشتە پلازما تۆ دەخێتە سەر تەنیشت و لێی دەکەیتەوە کە لێت کردەوە ئەو کات نۆرمەسەلاین بەکاردێنی پاش نۆرمەسەلاین کە تاقیمت کرد گۆزێکی معقەم وکەوە لێ دەدەی تەمان بۆی هەیە پاشی 12 سعات دەتوانێت شوێنەکەی بشوە زۆر ئاساییە و بۆشی هەیە ئەگەر کەسێک پێویست بێ ڕاستەوخۆ بیشوە هیچ گرفتی نییە چکە شوێنەکە ڕووشاندنە ئەمە برین نییە. ئێستا ئەمە زۆر جار لە بڵێن پەرستارەکان دەڵێن ئەمە برینی نەشتەرگەری بچووک ئەمە زۆر لەو کەمترە زۆر لەو خەفیفترە زۆر خەفیفترە. باش کوپەکان کە بەکاردێنن پووکی یەکجار بەکار هاتوون هەمووی دیسپۆزەبڵە هەمووی نەکەرەوە ئەگەر باسم کرد ئەگەر سەیری بکەین کارتۆنەکەمان بدەین ئەگەر ئەمە دێ ئەمە یەکەم شت کە معقەمە دووەم شت کوالێتیشی بەرزەشتێن شت نووسرا بۆ یەکجار بەکاردێن باش و تەغلیفی سیرکە جارێک ناو کارتۆن لەناو لایلۆنا دوای تەغلیف کراوە لە شوێنی خۆی تقریبا هەر کوپێک 250 دەرەجە حرارەی وەردەگرێت ینی بە دەرەجەی 250 دەرەجەی حرارە ئینجا دەتاوێتەوە. باشە لە ناو کارتۆن بوو لەوێ هەموو نایلۆنێک بوون ئەمە دیسان ئەمەش کەڤەری خۆی هەیە دایپۆشیوە بە جوانی ئەمە یەکجار بەکاردێن یەکجار بەکاردێ فرە دەدرێت هەر بۆ ئێستا ئەمە ئەگەر خلاص بووی ئەمەش بۆ کەسەکە بەکار نایەتەوە هەر یەکجار نابێ هیچ شتێک هەتا شەفرەکان هیچ شتێک لێرە لە کردداری کەڵە شاخ هەموو یەکجارە ئەگەر حاڵەتێک تۆ مەسەلەن من بۆ دوو کەس دەیکەم ئەو کات من ناچار 4 دەستێش دادەنێم کە دوو دەستێشم لە دەست کرد ئەوەم بریندار کرد کە بسم بۆ ئەوێ دەبێت دەستێشی ئێرە فڕە بدەم دەستم تاقیم بکەم دەستێشی نوێ لە دەستم بکەم ئینجا کردارەکە لەوێ دەست پێ بکەم دووبارە وەکو ئەوەی کە لێرە کردومانە دوو کەس بۆ دوو کەس دەیکا باشترە دوو کەس بۆ دوو کەس بیکا بۆی کەسێک بە دوو کەسەوە سەرخان نەبێت ئەو مەتیشە دروست نەبێت. بێگومان زانست ڕای خۆی هەیە لەسەر کەڵە شاخ ئەوەتان لەبیر بێت ئەم بەرنامەیە بەرنمەیەکی زانستیە ئێمە بە پلەی یەک پشت بە زانستی پزیشکی دەبەستین بۆ گەیاندنی پەیامەکانمان. کەڵە شاخ پەیوەندی بە زانستی یان پەیوەندی بە کردداری پزیشکی کلاسیکیەوە هەیە و بەشێکیشە لە پزیشکی ئەوەی کە پێی دەگوترێت پزیشکی نەبەوی ئەوەی کە پێی دەگوترێت پزیشکی کلاسیکی یا پزیشکی جێگرەوە. لەبەرەوە ئێمە پێویست دەکا لایانی زانستیشی بە وردی قسەی لەسەر بکەین بەڵام لەبیرتان بێت کە هەموو ئەو شتانێک کە بۆ کەڵە شاخ بەکاردەهێنن کە ئیسماعیل دەڵێ هەمووی یەکجار بەکاردێن نابێت تۆ بڕۆیتە شوێنێک ئەم کوپەی کە تایبەتە بە کەڵە شاخ کرابێتەوە لەوێ دانرابێت ڕەنگە بۆ کەسێکی تر بەکار هات بێت شەفرەکە بە هەمان شێوە هەموو ئەو کەرستانی لێرن بە هەمان شێوە